6 ساعات نازانم بیسوتە یان نا. پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمووی کاتێک بەندەیەکی خوا تاوانێکە کات ئەو فریشتەیە کە لەسەر شانی چەپێتی کە بەرپرسە لەسەر نووسینی تاوانەکانی خوای پەروەردگار فەرمانی پێ کردووە هەتاوەکو 6 ساعات ئەو تاوانە لەسەر نەنووسێ. ئەگەر بێت و لە ماوەی ئەم 6 ساعاتەیە کە تاوانەکەت کردووە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگارکەی، پەروەردگار ئەو تاوانت لەناو سجلی ئەعمالت نانووسێ. ئەمەش بەڕاستی مژدەبەخشە. تۆ کۆمەڵێکی زۆر لە تاوانت لە دنیا کردبێ لە قیامەتا لەناو سجلی ئەعمالت نایبینی. بۆ لەبەرەوەی تۆ دەست پێش خەرید کردووە و تەوبەت لێی کردووە. ئایا ئەو 6 ساعاتی کە لە ناوی فەرمودەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باس کراوە ئەم 6 ساعاتی خۆمانە معلوم نییە. هەر ساعاتێک هەندێکە لە کات ئیتر چەندێکە بزەبت نازانی. بەڵام تۆ ئەوە نەبزانە هیچ نەبێ شەیتان گۆڵێکی لێ کردی مێڵە گۆڵێکی تر و لێ بکە تاوانەکەت کرد تەوبەکە دوا مەخابن بۆ و کەسەی ئاوا خوای پەروەردگار بەڕەحم و میهرەبانە لەگەڵی ئێوەی لێی خۆش بێ بەڵام ئەو هەر دوورەگرێ. خوای گەورە لە تاوانی من و ئێوەش خۆش بێ. بڵێ ئامین. وەسەلام عەلەیکم.